سلااوان لێبێت دیارە ئەمەوەدا هۆڵی ئیدارەی سەربەخۆی سۆران دیارە قوتابیە یەکەمەکانی سنووری پەروەردەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران ئەمڕۆ لەلایەن سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران و بەڕێوەبەرایەتی گشتی و لە قیدەی پارتی دیموکراتی کوردستان لێرە خەڵات دەکرێن لەگەڵمان بن بۆ ئەوەی کە دیمەنی ئەم مەراسیمەتان بۆ بگوازنەوە کە ئەمڕۆ لێرە لە هۆڵی ئیدارەی سەربەخۆی سۆران ئەم مەراسیمە بەڕێوە دەچێت. پیرۆزە هێریڤان خان قوتابی سەعودانا سەو عوسمان لە قوتابخانەی دواناوەندی سۆرانی تێکەڵاو لە بەڕێوەبەراتی پەروەردەی سۆران سێمی سەرئاستی ئیدارەی سۆرانە لە بەشی زانستی با بفەرمێ بۆ وەرگرتنی خەڵات و ڕێز و سوپاس. دیمەنی ئێستای هۆڵی ئیدارەی سەربەخۆی سۆران وەک ئاماژەم پێکرد کە ئەمڕۆ دەیەکەمەکانی سنووری پەروەردەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران لێرە خەڵات دەکرێن. خەڵاتەکە هەم ڕێزلێنانە و هەمیش خۆ دەگرێت و لە میانەی بەڕێوەچوونی ئەم ساڵاچێش 20 قوتابخانەی سنووری پەروەردەی ڕواندز لێرە خەڵات دەکرێن کە بەشێک ئەو قوتابیانەیە لە قوتابخانەکان نمرەی باشیان بەدەستێنەوە هەر بۆیە ئەمڕۆ دیاری ڕێزلێنانیان پێشکەش دەکرێت. واکۆی ئەو قوتابیانە کە ئەمڕۆ لە مەراسیمە دیاری ڕێزلێنانیان پێشکەش دەکرێت خۆی لە 23 قوتابی دەبینێتەوە. کەمێک پێش ئێستا سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان ئیدارەی سەربەخۆی سۆران هیوای سەرکەوتنی بۆ قوتابیان خواست وە پاڵپشتی خۆی وەکو ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ ئەم قوتابیانە دووپات کردەوە لێرە کە لە مەراسیمەکە ئامادەبوونا. لێرە ژمارەیەکی زۆر لە کەسوکاری قوتابیانیش بەشدارن و بەرپرسی لە قیدە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سۆران و بەڕێوەبەری پەروەردەکانی هەر 5 قەزای سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ئەمڕۆ لەم مەراسیمە ئامادەیان هەیە. قوتابی فەهری هادی عەبدولخاڵق لە دواناوەندی بڕۆپسکرێتێری تێکەڵاو لە بەڕێوەبەراتی پەروەردەی مێردەسۆر شەشەمی سەرئاستی ئیدارەی سۆرانە لە بەشی زانستی با بفەرمێت بۆ وەرگرتنی خەڵات. قوتابی ئەسرا فەرهاد باقی لە ئامادەی گۆڵی زەردی زانستی کوچان لە بەڕێوەبەراتی پەروەردەی سۆران با بفەرمێت. ئەسرا فەرهاد. قوتابی ئیسبات کاوەکەوی لە ئامادەیی فیدراڵی کوچان لە بەڕێوەبەراتی پەروەردەی چۆمان هەشتەمی سەرئاستی ئیدارەی سۆرانە لە بەشی زانستی با بفەرمێت بۆ وەرگرتنی ڕێز و سوپاسی ئیدارەی سەربەخۆی سۆران. قوتابی هێناز جمشیر محەممەد لە بەڕێوەبەراتی پەروەردەی سۆران لە قوتابخانەی دواناوەندی سۆرانی تێکەڵاو نوێنی بەشی زانستی لەسەر ئاستی ئیدارەی سۆران با بفەرمێت بۆ وەرگرتنی ڕێز و سوپاس. بەڵێ وەک ئاماژەم پێکردم ڕۆ 23 قوتابی لە دەیەکەمەکانی سنووری بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سۆران ئەمڕۆ لێرە لە هۆڵی ئیدارەی سەربەخۆی سۆران دیاری ڕێزلێنانیان پێشکەشەکرێ و دیار ڕێزلێنانەکە لەلایەن هەر یەک
دیاری تایبەتن کە ئیدارەی سەربەخۆی سۆران بەشێک کۆی ئەو دیاریانەی دابین کردەوە بەڵام دیاری تایبەتی لە قیدەی پارتی دیموکراتی کوردستانیش لە مەراسیمە پێشکەش بەم قوتابیانە ئەکرێت کە ئەمڕۆ لە هۆلی ئیدارەی سەربەخۆی سۆران لێرە ئەم مەراسیمە بەڕێوەچێەوە کە سوکاری قوتابیان و 20 قوتابخانەی ئەم دەبەرەش کە قوتابیانە لێرە لەو قوتابخانە درێژیان بە خوێندنەوە ئەم ساڵ کۆنمرەیەکی باشیان بەدەستێنەوە بۆ دەستخۆشی پاڵپشتی ئیدارەی سەربەخۆی سۆران ئەمڕۆ با گرنگی زانیوە کە ڕێزلێنانش پێشکەش بەو قوتابخانانە بکات. دەرمان بمێنەوە لەبەر قوتابیانی بەشی وێژەیش ئەوانەی یەکەمی سەرئاستی ئیدارەی سۆران قوتابی شنۆ ناظم یەحیا لە قوتابخانەی دواناوەندی بادریانی تێکەڵاو لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی سۆران یەکەمی بەشی وێژەیە لە سەرئاستی ئیدارەی سۆران بفەرمێت. داواکاریەکی ئەو قوتابخانەیە شەبوو بە پێویستی ئەزانم بۆ کارکەمبۆرد سێ مامۆستاکارە پێویستیان بە زیادکردنی دوو ژووری خوێندنە لەبەرەوەی بەشی زانستیان کردوتەوە بەڵێنم پێدا بوون کە لەو بەڵێ دەمەی ئاماژ بۆ کەم شنۆ نازم لە بەشوێژەی لە پەروەردەی سۆران بە کۆنمرەی 93.14 یەکەمی سەرئاستی ئیدارەی سۆرانەوە بەشێک لەو قوتابیانە کە ئەمڕۆ لێرە خەڵات ڕێزلێنانیان پێشکەشەکرد پێشتر لەلایەن زاریکرمانجیەوە چاوپێکەوتنیان لەگەڵ کراوە. شیفا یەکێکی ترە لەو قوتابیانە کە لە سەرئاستی ئیدارەی سەربەخۆی سۆران پلەی دۆمی بەدەستێنەوە ئەمڕۆ لێرە خەڵات دەکرێت دانیشتووی گوندێکی دوورە دەستە لە سنووری قەزای خەلیفانەویش گوندی گۆڕەزە. سێمی سەرئاستی ئیدارەی سۆرانە لە بەشی وێژەی با بفەرمێ بۆ وەرگرتنی خەڵات و ڕێز و سپاس. قوتابی ئەدوین مەقسوود حەمەد لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی مێردەسۆر لە قوتابخانەی دواناوەندی کانی شەقی کچان پلەی چوارەمی سەرئاستی ئیدارەی سۆرانە لە بەشی وێژەی با بفەرمێت بۆ وەرگرتنی ڕێز و سپاس. قوتابی عەظیمە ئەمین کەریم لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی سۆران لە قوتابخانەی دواناوەندی پاوانی وێژەی کچان پێنجەمی سەرئاستی ئیدارەی سۆرانە لە بەشی وێژەی. پێنجەمی دووبارە قوتابی فاخر سەعید حەمەد لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی چۆمان لە قوتابخانەی دواناوەندی شنستی تێکەڵاو. قوتابی هێفی هادی خالند لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی مێردەسۆر لە قوتابخانەی دواناوەندی بناری کچان پلەی حەوتەمی بەدەست هێناوە با بفەرمێت. قوتابی فریاد فەتاح محەممەد لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی سۆران قوتابخانەی دواناوەندی کانێڕەشی تێکەڵاو پلەی حەوتەم لە بەشی وێژەی با بفەرمێت بۆ وەرگرتنی ڕێز و سپاس. قوتابی باوەڕ زیاد غەفور لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی سۆران لە قوتابخانەی ئامادەی شەهیدانی سرێشمەی وێژەی تێکەڵاو پلەی هەشتەمی بەدەست هێناوە با بفەرمێت.
قوتابیشی لە نەجمە بین ڕەسوڵ لە سنووری بەڕێوەبەرەتی پەروەردەی سۆران لە قوتابخانەی دواناوەندی کەناری وێژەی کچان با بفەرمێت کە لەی نۆیەمی پێدەستێناوە لە بەشی وێژەی. قوتابی سانە خالێد ئاچی لە بەڕێوەبەرەتی پەروەردەی سۆران لە قوتابخانەی دواناوەندی کەناری وێژەی کچان دێمی ڕیزبەندیە لە وێژەی لەسەر ئاستی پەروەردەی گشتی سۆران. نوێم و دێمەکە هەردووچیان لە قوتابخانەی دواناوەندی کەناری وێژەی کچانن لە سنووری بەڕێوەبەرەتی پەروەردەی سۆران. دێمی دووبارە کە کۆتا قوتابیە قوتابی پەرێز سێبور مستەفا مەدا لە بەڕێوەبەرەتی پەروەردەی ڕەواندز لە قوتابخانەی دواناوەندی نێرگزی وێژەی کچان با بفەرمێت بۆ وەرگرتنی ڕێز و سوپاس. پیرۆزە لە تێکڕای قوتابیان زۆر سپاس بۆ کاکەڵ شەک نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران کەوا دیاری و ڕێزلێنانی پێشکەشکردن. بەڕێزان وەکو گوتمان جگە لە کاکەڵگۆرد کاک بەهرامیش وەکو ئەندامی کۆمیتەی ناوەندی و بەرپرسی لەقیدەی پارتی دموکراتی کوردستان خەڵات و ڕێزلێنانی تایبەتی بۆ قوتابیانی خۆشەویست ئامادە کردووە. ئێستا داوا لە بەڕێز کاک بەهرام ئەریفیاسی دەکەین بفەرمێت بۆ ئەوەی خەڵات و ڕێزلێنانی لەقیدەی پارتی دموکراتی کوردستان بە قوتابیانی خۆشەویست بدەن. لە بەشی زانستی دەست پێ دەکەینەوە قوتابی ماردی محەممەد عەلی لە پەروەردەی ڕەواندز کە یەکەمی سەرئاستی ئیدارەی سۆرانە با بفەرمێت بۆ وەرگرتنی خەڵات و ڕێز و سوپاسی لەقیدەی پارتی دموکراتی کوردستان. مادنفە بەچۆ خوارەوە هەر لێرە بوەستن دواتر وێنەیەکی یادگاری ئەگرین بەیەکەوە. قوتابی هێریبان خالید یوسف لە ئامادەی شەیخ ئەسەناغا لە سنووری پەروەردەی ڕەواندز دووەمی بەشی زانستیە با بفەرمێت بۆ وەرگرتنی خەڵات و ڕێز و سوپاس. هێریبان خان سەرقاڵی لێدوان بوو با بفەرمێت. لە دوای هێریبان خات و سعدا ناسەر قوتابی هەلفی وەحید محەممەد خاتو ئاغان حەجی. لە دوای ئاغاخان قوتابی فەهری هادی خۆی ئامادە بکات. کارفەری بفەرموو. لە دوای کارفەری قوتابی ئەستا فەرهاد باقی
دواتر ئەسرا کاوە کەریم ئەسرا کاوە لە دوای ئەسرا هێلاس جمشید محەممەد بەڵێ دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە ئەمساڵ لە سنووری پەروەردەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران زیاتر لە 7,100 قوتابی بەشداری تاقیکردنەوەکانی قۆناغی دوازدەی ئامادەییان کردووە و ئەمڕۆ لە مەراسیمێکدا 23 قوتابی کە لە دەیەکەمەکانی سەر ئاستی پەروەردەی سۆرانن لێرە ئەمڕۆ لە مەراسیمێکدا خەڵات بەسەر ئەماندا بەچەکرێت جگە لە قوتابیان لێرە ئەو قوتابخانانەی کە قوتابیەکان درێژیان بە خوێندندا و ئەمساڵ کۆنمرەی باشیان هێناوە لێرە بڵێم بەڕێوەبەری قوتابخانەیان نوێنەری بڵێم ئەو قوتابخانانە ئەمڕۆ هاتون لێرەش برێم خەڵاتی ڕێزلێنانیان پێشکەش دەکرێت لە پای ئەوەی کە قوتابیەکان ئەو قوتابیانەی کە لەو قوتابخانەنە درێژیان بە خوێندندا و مامۆستایان لەگەڵیان ماندوونە و بێگومانەوەش دەبێت دەهاندانێک بۆ ئەو قوتابخانانە ئێستا بڵێم پێشکەشکردنی دیاری لێرە بەردەوامی هەیە دیاری ئێستا پێشتر دیاری ئیدارەی سەربەخۆی سۆران بووە ئێستا خەڵاتی ڕێزلێنان لەلایەن بەرپرسی لە قیدەی پارتی دیموکراتی کوردستان بە هەرە معرفی یاسین پێشکەش بە دەیەکەمەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران دەکرێت 7,100 قوتابی ئەمساڵ لە سەراسی ئیدارەی سۆران بەشداریان کردووە و دەمەوێت ئاماژەش بۆ بکەم کە کەمێک پێش ئێستا سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران باسی لە پاڵپشتی خۆی بۆ قوتابیان و قوتابخانەکان دووپات کردەوە لەوەی کە ئەوان لە دو ساڵی ڕابردوو ژمارێکی زۆری قوتابخانەیان نۆژەنگ کردوتەوە دروست کردووەوە بۆ داهاتوش بەڵێنی ئەوەیدا کە ئەوان درێژە بە و کاروانی ئاوەدانی ئەدەن کە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دروشمی بڵێم هەم چاکسازی و هەم ئاوەدانی زیاتری هەڵگرت. لدواي أبين خاتو عظيمة أمين كريم قوتابي فاخر سعيد حمد قوتابي إيفي هادي خالد لدواي إيفي خان فرياد فتاح محمد لدواي كافريات باور زياد غفور قوتابي شيلاس نجم الدين رسول لدواي شيلاس أو زخات وسانا خالد خلاتي خو
وەتا قوتابیش لە بەشی وێژەی قاتوپەرێ سێبور مستەفا لە پەروەردەی ڕەواندز لە قوتابخانەی دواداوەندی نێرگسی وێژەی کچە. دواتر وێنە یادگاریەکان سپاس بۆ تۆ بەڵام ڕێزلێنان هێشترمان ماوە بۆ مامۆستایان و قوتابخانەکانیان سپاس دەکەین ئەگەر دابنیشی دواتر وێنە یادگاری بەیەکەوە ئەگرین. سپاس بۆ تۆ بۆ دابینکردنی خەڵات بۆ قوتابیانی خۆشەویست. ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست کە سوکاری قوتابیان ئەمێ ئەوەشان پێڕابگەێنم لە دوای ماوەیەکی تر لە مانچی هەشت کە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەتی پەروەردە بۆ یەکەم جار لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران و لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران ئەکرێت. ئەو کات خەڵات و ڕێزلێنانی تایبەتی تری پەروەردەی گشتی بۆ قوتابیان و پەروەردە و مامۆستایان و کەسوکاریان ساز و ئامادە ئەکرێت لە چاوەڕوانی ئەمەش بن. ئێستا هەر ڕێزلێنانی ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ ئەو قوتابخانانەی کەوا ئەو قوتابیانەی پلەی یەکەم و دووەم و تا پلەی دێمیان لێ بەدەستێناوە بۆ مەبەستە داوا لە مامۆستا ئەکارانی نیشا بەڕێوەبەری گشتی پەروەردەی سۆرانەکەین بۆ ئەوەی ئەم ڕێزلێنانە پێشکەشی بەڕێوەبەر یا یاریدەدەری ئەو مامۆستانەی کە نوێنەرایەتی قوتابخانەکانەکەن مامۆستا ئەکارە بفەرموو. یەکەم قوتابخانە قوتابخانەی دواناوەندی ڕەواندزی تێکەڵاو بەڕێوەبەری قوتابخانە یاریدەدەر ئەگەر لێرە بێت مامۆستا ئەحمەد بایس وەکو بەڕێوەبەری قوتابخانەی دواناوەندی ڕەواندزی تێکەڵاو بفەرمێت کە قوتابی ماردین لە هەمان قوتابخانە بوو کە یەکەمی بەشی زانستی بوو لەسەر ئاستی ئیدارەی سۆران. هەر لە پەروەردەی ڕەواندز قوتابخانەی ئامادەیی شەید حەسەناغای تێکەڵاو مامۆستا بفەرموو. مامۆستا محەممەد وەکو بەڕێوەبەری قوتابخانە وڵی دیارە ئێستاش لەلایەن بەڕێوەبەری گشتی پەروەردەی سۆران دیاری ڕێزێنان پێشکەش بە بەڕێوەبەرایەتی و قوتابخانانە ئەکرێت کە ئەمساڵ ئەو قوتابیان دەیەکەمەکانی سەر ئەستی ئیدارەی سەربەخۆی سۆران کۆ نمرەی باشیان بهێنەوە و ئەمەش دەبێتە هاندانێک و پاڵپشتیەک بۆ ئەم قوتابخانانە کە دیاری ڕێزلێنانیان لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی ئیدارەی سەربەخۆی سۆران پێدەدرێت. قوتابخانەی دواناوەندی دووبانی کچان لە سنووری پەروەردەی مێرگەسۆر قوتابخانەی ئامادەی نزاری تێکەڵاو لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی مێرگەسۆر بەڕێوەبەری قوتابخانە بابەفەرمێت ڕێز و سپاسی ئیدارەی سەربەخۆی سۆران هەر لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی مێرگەسۆر قوتابخانەی دواناوەندی بڕۆ هەسکەی تێری تێکەڵاو بەڕێوەبەری قوتابخانە ئەگەر لێرە بێت بابەفەرمێت بۆ وەرگرتنی ڕێز و سپاسی ئیدارەی سەربەخۆی سۆران. قوتابخانەی ئامادەیی گوڵی زەردی زانستی کچان لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی سۆران. قوتابخانەی ئامادەی فیدراڵی کچان لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی چۆمە. هەر لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی چۆمان قوتابخانەی ئامادەی باڵەکی کچان.
لە سنووری بەڕێوەبەرەتی پەروەردەی سۆران قوتابخانەی دواناوەندی بادرگانی تێکەڵاو ماڵسا سەعدون ساڵح وەکو بەڕێوەبەری قوتابخانە بارفەرمێت. لە سنووری بەڕێوەبەرەتی پەروەردەی سۆران قوتابخانەی دواناوەندی گۆڕەسی تێکەڵاو بەڕێوەبەری یاریدەدەری ئەم قوتابخانەیەکە پێ دەبێت بەڕێوەبەرمێت. قوتابخانەی دواناوەندی ئازادیتان لە سنووری بەڕێوەبەرەتی پەروەردەی سۆران. بەڵێ وە کاماژەم پێکرد دیارە لێرە چەند قوتابخانەیەک یاخود بەڕێوەبەری قوتابخانەیەک خەڵات دەکرێن دیار ڕێزلێنانیان پێشکەشەکرێت. مامۆستا سلااوت لێبێ لە ئامادەی باڵێکی کچان. بەڵێ ئەمڕۆ کە دیار ڕێزلێنان پێشکەش بە قوتابخانەکەت کراوە ئەمە تا چەند دەبێت هاندانێک وە پاڵپشتێک بۆ تۆ و ئەستافی مامۆستای. ئەمە سپاس جەنابەتەکەن سپاسێکی دارێ سەر بەخۆی سۆرانەکەن کە خەڵاتی باش دابنکردن لۆ هەم قوتابیەکان و هەم لۆ بەڕێوەبەری قوتابخانەکان دوای سەرکەوتن قوتابیەکان دەخوازین هیوادار لە ساڵەکانی ئایندەشدا ئیدارە سەر بەخۆی سۆران بیتە ینی هەندێک لۆ تەڵەبەکانی ئایندا کە بیتە هەندێک ئەو خەڵاتانە قوتابی دەرەجەی باش بین و بنای ئاسی یەکەم لەسەر هەرێمی کوردستان. بەڕێزی پەیامی یەکێک لەو مامۆستایانە بوو کە ئەمڕۆ لێرە دیاری ڕێزلێنانی پێشکەشکرا لەلایەن بڵێم ئیدارەی سەربەخۆی سۆرانەوە و قوتابیە دەیەکەمەکانی سەر ئاستی پەروەردەی سۆران ئەمڕۆ لە مەڕاسیمێکدا دیاری ڕێزلێنانیان پێشکەش دەکرێت. قوتابخانەی دواناوەندی بناوی چەند لە سنووری بەڕێوەبەرەتی پەروەردەی مێردەسۆر. بەڵێ ئەو قوتابیانی دەبین لە سەر ستەیج وەستاون ژماریان 23 قوتابیە ئەمڕۆکە ڕێزلێنانیان پێدرێت کەمێک پێشێستا لە بڵێم ڕێزلێنانیان پێشکەش کراوە ئامادەکاری دەکرێت بۆی کە بەڕێوەبەری قوتابخانەکان کە تەواو بوون لە وەرگرتنی سوپاسپێزانین لەلایەن بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سۆران وێنەی یادگاری لەگەڵ سەرپەرشتیار و بەرپرسی لەقیدە و بەڕێوەبەری گشتی و پەروەردەکانی تری ئەم ناوچەیەکە لێرە ئەمڕۆ ئامادەیان هەیە وێنەی یادگاری دەگیرێت و کەس و کاری قوتابیانیش لێرە لەم مەڕاسیمە ئامادەیان هەیە. قوتابخانەی دواناوەندی کەناری وێژەی کچان لە سنووری بەڕێوەبەرەتی پەروەردەی سۆران. دەستخۆش بۆ مامۆستاکارە هێشە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سۆران ئەمە ڕێزلێنانی ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ ئەو 20 قوتابخانەی کەوا ئەو قوتابیانە یەکەم و دووەم هەتا پلەی دێمیان لەسەر ئاستی ئیدارەی سۆران بەدەستهێنەوە. خۆشەویستانم ئێستا دەیەوێت کۆتایی مەڕاسیمەکە سپاس بۆ ئامادەبوونی ئەوەی بەڕێز مامۆستا ئەگەر ڕخسەتی دوو قوتابی تۆ وابزانم نمرەی باشیان بەدەستهێناوە کەناری وێژەی بووانێ بەڵێ چۆن ئەڕوانی ئاستی قوتابیەکان وە دیاری ئەمڕۆکە پێشکەش بە بەڕێستان کراوە و پاڵپشتیەک چەند گرن دەستخۆشیان لێکەن وەڵای زۆر گرنگە هەم لە قوتابخانە قوتابیەکان زۆر شتێکی موهیمە دەستخۆشیان لێکەن دەستێوەش خۆش ئامادەی کەناری وێژەی کچان لێرە دوو قوتابی لە سەراستی ئیدارەی سۆران نمرەی باشیان بەدەستێنا ئێستاش وێنەی یادگاری لێرە لەگەڵ قوتابیەکان دەگیرێت دەمێ ئاماژە بۆ بکەم بە بیربینەران بینمەوە مەجید نەجات سرێشمەی کە دوای 13 ساڵ هەوڵدان لە پۆلی 12 ئامادەیی توانی ئەم ساڵ لەم قۆناغی 12 ئامادەیی
دەربچێت و ئەمەش بۆ هۆی سەرنجی بڵێم دەستگا میدیاکان و خەڵکی ناوچەکە هەمویان دەستخۆشییان لێکرد لێرە ئەمڕۆ ئێستا دووبارە سەرپەرشتیاری دارەی سەربەخۆی سۆران باس لە هەوڵماندبوونی کە سوکاری قوتابیان وە قوتابیەکانەکە کە پلەی باشیان ئەمسار بە دەستێنا و پاڵپشتی خۆشی بۆ دەربڕینەوە دووپاتی کردەوە کە ئەوان ئایندەی ئەم وڵاتەن و هیوای خواست کە بابەتی نیشتیمان پەروەری لە پێشنەی کارەکانی ئەوان بێت و وڵات و خاچ خۆیان خۆش بێت. ئێستا مەڕاستیمەکە وردەوردە کۆتایی پێدەوە کە ئاماژەم پێکرد کە ئەمڕۆ 20 قوتابخانەکانی سنووری 20 قوتابخانەی سنووری پەروەردەکانی دارەی سەربەخۆی سۆران لێرە سوپاس پێزانیان پێشکەش کرا و بەڕێوبەر یاخودێنەری قوتابخانەکان لێرە ئامادەیان و سوپاس پێزانیان وەرگرت و دواتریش ڕێزلێنانی دارەی سەربەخۆی سۆران و بەرپرسی لە قیدەی پارتی لێرە پێشکەش بەو قوتابیان نەکرا. هەوڵە دەم لە دوای بڵێم ئەم وێنە یادگاریە گفتوگۆ لەگەڵ هەندێک لەو قوتابیانە بکەم کە ئەمڕۆ ڕێزلێنانیان پێشکەش کرا بزانم وەرگرتنی ئەم ڕێزلێنان و سوپاسەوە خەڵاتکردنە چەندە بۆ ئەوان دەبێتە هاندان و پاڵپشتیەک. قوتابیان شوێنی خۆتان تێک مەدەن تاوەکو بەڕێوەبەری پەروەردەکانی ژێن وێنەتان لەگەڵەکردن هەر چوار بەڕێوەبەری پەروەردە. بەڵێ دیارە ئەم وێنە یادگاری ئێستا لەلایەن وێنە یادگاری گیرا لەگەڵ سەرپەرشتیاریدارە و بەڕێوەبەری گشتی و بەرپرسی لە قیدا ئێستا چوار بەڕێوەبەراتی پەروەردە لە سنووری دارەی سەربەخۆی سۆران هەن سەرڕای ئەوەی کە 6 قەزای بەڵام چوار بەڕێوەبەری پەروەردە هەن لێرە ئەوانیش دێن وەکو یادگاری وێنە لەگەڵ ئەو قوتابیانە ئەگرن چونکە بەشێک لەو قوتابیانە لە بڵێم قەزا جیاوازەکانی سنووری دارای سەربەخۆی سۆران هەر بۆیەش ئەمڕۆ بەڕێوەبەری پەروەردەکان هاتوون بۆ ئەوەی لە نزیکەوە پیرۆزبایی خۆیان ئاراستەی هەم قوتابیان هەم کە سوکاری قوتابیانیش بکەن کە ئەمڕۆ دیاری ڕێزلێنانیان پێشکەش دەکرێت. قوتابیانی بەڕێزەگەر مامۆستایانی قوتابخانەکانیشان حەزەکەن لە شوێنی خۆتان بن حەزەکەن وێنەیان لەگەڵ بگرێن فەرموون بەڕێوەبەری یاریدەری قوتابخانەکان مامۆستایان فەرموونەگەرە بۆ بەڵێ ئەمڕۆ قوتابیە لە یەکەمەکانی سەرئاستی دارەی سەربەخۆی سۆران مامۆستا سنوور بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵتم یەکەمی سەرئاستی ئیدارەی سەربەخۆی سۆران لە پەروەردەی ڕواندز بوو کە چەند دڵخۆشی کە قوتابیەکی پەروەردەی تۆ لە سەرئاستی ئیدارەی سەربەخۆی سۆران بێگومان زۆر دڵخۆشم چونکی ئەوە ڕەنجوماندیبوونی ئێمەشە ساڵانێکی زۆرە پلانمان بۆ دانابوو کە قوتابیانمان ببنە یەکەمی هەرێم بەڵام ئەوە چەندین ساڵە یعنی هەر لەسەر پۆینتات ئەمە نابینە یەکەمی هەرێم بەڵام بەوەش زۆر دڵخۆشم پیرۆزباییشیان لێکەم پیرۆزبایی لە بەڕێوەبەر و مامۆستایان و خانەوادەی قوتابیان و لە هەموو خەڵکی ڕوانزیشەکە. بەڕێوەبەری پەروەردەی ڕەواندز کە قوتابی ماردی محەممەد بە کۆنمرەی 98.28 یەکەمی سەر ئاسی ئیدارەی سەربەخۆی سۆران بوو. لێرە مامۆستا ئەحمەد بەڕێوەبەری پەروەردەی مێرگە سۆر مامۆستا سڵاوت لێبێت. ژان ژاکۆڤ باسی
گرنگی پەروەردە ئەکا سێجار لێ پرسن پەروەردە چەند گرنگە بابەتی پەروەردە؟ والله طبعا ئەوڕوکەنێ دەرکەفت و پەروەردە لە وڵاتێمە زۆر گرنگە خوشحاڵین ئەوڕوکەنێ ئەم بشین پولەکە قوتابیا پێ بگەینین و ئەوڕوو سەر ئاستێ ئیدارە سەربەخوا سووران 20 قوتابی هاتنە خەڵاتکردن و شوە قوتابیت زیرەک بوون ئەوە دەوری هەندەیە کە هەر کەسێک بخوێنیت بەرهەمێ وێژ دەبینیتن سوپاس بۆ خودێلوان 25 قوتابی لە سنووری پەروەردە مەرگە سوورێ بووینە و ئەوڕوکەنێ خوماندی کردە سوپاس بووان قوتابیا دەستخۆشی لێکەین و سوپاس بووە دای و باباش کە خەمخۆر بووینە هاوکار بووینە هەموو قوتابی و کوڕ و کچێتمە ماڵێت فەقیر و هەژار بووینە هەموو ئەو قوتابی بووینە کول قوتابخانێت حکومیت سادە خوێندی ئەوڕوو ئەو بەرهەمە بدەست